لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا سەرەڕای هەوراز و نشێوی پەیوەندیە ئاڵۆزەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە زۆر جار لە کەناری هەڵدێر و جەنگ گەڕاونەتەوە و هێڵا سوورەکان یەکتریان پاراستووە. بۆ یەکەم جار دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تیرۆری ژەنەڕاڵ قاسم سولەیمانی و هاوکێشەی تێکدا و لەژێر گوشاری جەماوەری وڵاتەکەیاندا بەرپرسانی ئێرانی ناچار کرد بڕیاری تۆڵەکردنەوە بدەن و لەگەڵ بنەمای نوێی ململانی نێوان هەردوو وڵاتدا جارێکی دیکە هاوسەنگی دروست بکەنەوە. چونکە وەڵام نەدانەوەی تاران بەو کردەی واشنگتۆن مانای بێهێزی بوو بۆ ناوخۆی وڵات و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا. گەرچی تا ئێستا هەواڵەکان لەبارەی زیانەکانەوە ڕانەگەێنراون، بەڵام بەپێی دوایەمین توییتی سەرۆکی ئەمریکا هەموو شتێک باشە. ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی زیانی گیانی لە ڕیزی سوپای وڵاتەکەیدا نەبووە کە هەندێک سەرچاوە ئەو بابەتە بۆەوە دەگەڕنەوە. دەستگای هەواڵگری ویلایەتە یەکگرتووەکان هەندێک زانیاری لەبارەی هێرشەکەوە پێگەشتووە. لە دوای ئەو هێرشە سوپای پاسداران هەڕەشەی کرد ئەگەر ئەمریکا وەڵام بداتەوە زیاتر لە 100 ئاماژ دیاری کراوە بۆ لێدانیان. هۆشداریشی دایە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە تایبەتی ئیسرائیل و ئیمارات کە بەرشە پۆلیسیەمی هێرشەکان دەکەون. بە تایبەتیەوەی ڕاگەیاند کە ئەگەر فڕۆکەکانی ئەمریکا لە بنکەی ئاسمانی ئەزەفەرەوە هێرش بکەنە سەر ئێران دەبێ میرنشینی دوبەی بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە گەشەی ئابووری بکات. عەلی شەمخانی سکرتێری ئاسایشی نەتەوەیی ئێران پێشتر ڕایگەیاندبوو وڵاتەکەی 13 سیناروی بۆ تۆڵەکردنەوە پێشنیاز کردووە. هاوپەیمانانی ئێران لە ناوچەکەدا کەمانای وەڵامدانەوەی ئێران بۆ ئەمریکا و ئەگەری وەڵامدانەوەی ئەو وڵاتە بۆ ئێران تێدەگەن لەوانەیە ناوچەکە پەلکێش بکات بۆ جەنگێکی گشتگیر. بۆیە هەرێکە لە لای خۆیەوە هەڕەشەی تۆڵەکردنەوە لە ویلایەتە یەکگرتووەکان دەکەنەوە بەجیالەوەی کە ئێران بۆ خۆی پێی هەڵدەستێت کە پێشتر حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری حیزبوڵای لوبنان ئاماژەی بەوەدا بوو ئەوان تۆڵە دەکەنەوە بەبێ ئەوەی خۆیان ببەستنەوە بەوەی کە ئێران چۆن و کەی تۆڵە دەکاتەوە. هەر لەو بارەیەوە قەیس خەزعەلی فەرماندەی گروپی عەسایبی ئەهلی حەق بەڵێنی داوە کە ئەوان وەکو عێراقی وەڵام دەدەنەوە کە هیچی کەمتر نەبێت لە وەڵامی ئێران بۆ تۆڵەی کوژرانی ئەبوو مەهدی موهەندیسی جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی. ناوبراو عێراقیەکان با خاوەنی ئازایەتی و شەهامەت ناو دەبات کە نابێت وەڵامیان لە وەڵامی ئێران کەمتر بێت. عێراقیەکان لە بارەیەمانەوە و دەرکردنی هێزەکانی ئەمریکا دوو ڕای جیاوازیان هەیە تا ئاستی ئاڵۆزەکانی نێوان ئێران و ئەمریکا بەرزتر ببێتەوە قەیرانە ناوخۆیەکانی نێوان هێز و لایەنە عێراقیەکانیش قوڵتر دەبێتەوە کە وڵات بەبێ ئەوەش دەستە و یەخەی قەیرانێکی وەهایە کە هیچ کەس حەسوودی پێ نابات.